نای بەڕێزێ مازن کاک مازن بەچیەوە سەرقاڵی والله بچ سەر قاڵمێتی هەر ژیانی ڕۆژانەیە مامۆستامە و داوامم هەیە و ڤیددیۆی فێربوونی زمانی عەربی بەڵاو دەکەمەوە 2 کتێبم هەیە مادەم ڤیددیۆی زمانی عەربی بڵاوەکەیتەوە یعنی مامۆستای عەربیشی باڵێ مامۆستای عەربی لەش ساق بێ لەگەڵ قوتابیەکان تا بەینتان چۆنە والله زۆر باشە زۆر باشە مامۆستا و قوتابینیان ڕەفیقن بەخوای پێکەڵ یعنی دەتوانم بڵێن ڕەفیق مامۆستا چەند خۆی لە تەڵەبەی نزیکەتەوە زۆر باشە لێ زیاتر لێکتر تێدەگەن بەڵێ کاریگەری باشترە بۆ ئەوە قوتابیەکە باشتر تێبگا باڵێ ئەکید کاریگەری زۆر گەورەیە ئەتوو دەگەڵ تەڵەبەی یەک بی و دەگەری هەندێک مەسەلەن قسە هەیە وەکو نەسیحەت و ئامۆژگاری زۆر گرنگە ئەکید وایە نەکە تو بچێ ژۆری بەدەم و چاوەکی مۆنەوەەوە باش نییە ڕەبی یەکسەر باڵێ خەیرە الأموری ئەوسەطها ئینسان دەبێت وەسەط بیت وایە لەش ساق بێ سەرکەوتوبی ئینشەڵڵا خەڵکی کوێیت مامۆستا مازن من خەڵکی سۆرانم خەڵکی سۆرانی بەخێر بێت سەر چاو چۆنە هاتوون بە فامیلی مۆڵ بەخۆی دی وارێ کەوتە من و جەماعەت برادەر هاتین الحەمدوللا باڵێ بەخێر بن ئەی برادەرەکانی بۆیان قسەمان بۆ بکەن بەخۆی دی هەرێکە و ڕایەکی هەیە نازانم زۆر باشە لەشتان ساق بە فامیلی مۆڵتان پێ چۆنە بەخۆی الحەمدوللا باشە عیبی نییە هیچتان کڕیوە لە فامیلی مۆڵ بەخۆی جارێ تەقریبەن نیم ساعەتەکە هاتین زۆر چاکە بەخێر بێن سەر چاو لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی مامۆستا والله پرسیار و وەڵام یعنی باشی لەگەڵ پرسیار و وەڵامە بەخۆی ناتوان بڵێن باش بەس زۆر مەسەرەن جار ئینسان مەسەن هەر لە ماڵی کتاب دەخوێن و مراجعە دەکەم بە شەرت نییە و پرسیارەکە دەکەی لەوان پرسان وایە ڕاست دەکەی منش ئاسانکاریت بۆ ئەەکەم پێم خۆشە ببیتە خاوەن خەڵات پرسیارێکی لێ دەکەم وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە ئەگەر نەتزانی چیمان پێشکەشەکەی والله گەر نەمزانی بەس دەستخۆشتان لێ دەکەم و تاوە ئەی بەسەرهاتی خۆشم بۆ نەگەڕیتەوە لەگە برادەرەکانتە بەخۆی بەسەرهاتی هەیە ڕاستی بەس لەوانە ئێستا بەبینایت باشە بیری لێکەرە تا من پرسیارەکە لێکم وەڵاممەیتەوە بەسەرهاتی خۆشم بۆ باسکە دوای ئەگەر بیرم هاتەوە باشە گەر نەشەر دەستخۆشتان لێ دەکەم سپاس دەکەم کام ئاژەڵە ئەو بخواتەوە ئەمرێت ئاژەڵێکە ئەو بخواتەوە ئەمرێت کام ئاژەڵە ئەو بخواتەوە ئەمرێت بەڵێ والله بڵێم چێ ئاسانکاریت بۆکەم لە بەرەی میوانی لە شاری سۆرانەوە هاتووی باڵێ مشکی کەنغەر شەمشەمە کوێرە ورچ شەمشەمە کوێرە بیگۆڕا ورچ نا بەداخەوە وەڵامەکە نەزانی وەڵامەکە نەزانی هیچی بیرکەوتەوە شتێکمان بۆ باسکەی بەخۆی تازە ئێستایشم بیر نیمە ڕاستی هیچی بیر نییە لەگەڵ برادەرانە تا ئەمڕۆ هاتی شتێکی خۆشڕووی نەیەوە بۆ ما باسکەی بەخۆی ناوەڵە هەر لە سۆرانەوە هاتین تا ئێستا خۆش جۆکی خۆش بە الحەمدوللا بەس وەکو بەسەرا شتێکی نوێ ناوەڵە دەی باشە لە شتان ساقبێ هەر لە خۆشییا بن بەو هیوای کاتێکی خۆش بەسەر بەرن لە فامیلی مۆڵ بەڕێزی زۆر سپاس دەستخۆشی دەکەم سەرکەوتن بەڕێزی زۆر سپاس دەست